بێگومانە گەر تەماشایەک لە سەرهەڵدانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بکەین ئەمە ڕاستەکە لە شەیدکردنی ژینا ئەمینیەوە ئەمە سەر هەڵدەدات بەڵام لە ڕاستیدا ئەمە تەقینەوەی ژنانی ئێران و گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی دیکەی ژێردەستەی دەوڵەتی ئێران بوو لە بەرامبەر بە ستەم و زۆرداریەکە دەوڵەتی ئێران بەرامبەر بە گەلی ئازادی خواست بەرامبەر بە نەتەوە جیاوازەکان و لە نێویدا بە دیاریکراوی نەتەوەی کورد و بەلوچەکانیش دەیگرتە بەر دیارەکە یعنی وەکووتم تەنیا تەقینەوەی ژینا نەبوو بەڵکو لە یەک دوو هەفتەی ڕابردووشدا ئێمە بینیمان کە شلێ ڕەسووڵی کە ژنێکی دانیشتووی مەریوان بوو لە بەرامبەر ئەوی کە دەست درێژی ئەکرێتە سەر خۆی لە بینایەکە و هەڵدەداتە خوارەوە بەداخەوە گیانی لە دەستدا ئەمە بەڕاستی ناڕزایەتێکی زۆری لە ناو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ژنان و کۆمەلگەی ئێران و تایبەت لە ناو مەریواندا لێکەوتەوە یعنی ئەمە بەڕاستی شەهیدکردنی ژینا ئەمینی درێژکراوی ئەمە بووە بەر لە شلێ ڕەسووڵی چەندین ژنی تر بەم شێوازە بوون بە قوربانی ئەم عەقڵیەتە پیا و سالاریە ئەگەر تەماشا بکەین دەوڵەتی ئێران چۆن سیاسەتێکی لە بەرامبەر بەگەل پەیڕۆ دەکرد ئەو وەکو ئەو لە چوارچێوەی ئەو زیهنیەتە سەرمایەدارێ پیا و سالاریە بۆی کە یەک نەتەوە کە نەتەوەی فارسە یەک زمان کە زمانی فارسە دەبینی کە یەک مەزهب کە مەزهبی شیعەیە زاڵی دەکات بەسەر تەواوی بیر و باوەڕ و نەتەوە جیاوازەکانی ترداوە بێگومان لە سیستەمی سەرمایەداریدا نەتەوەکانی تر لە کاتێکان نەتەوەیەک سەردەستەکری ئەوانی تر بەرەو هەوڵ دەدرێت کە بتوێنرێنەوە لە ناو ببرێن و لاواز بکرێن و لە تەنیشت ئەوەدا هەم ئەم عەقڵیەتە پیا و سالاری بەرامبەر بە ژن لە ناو کۆمەلگە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا دەبینی وای کردبوو کە ژنان نەتوانن لەو پێگانی کە دەبێ بەشدار بوون لە پێگە خێزانیەکان پێگە کۆمەڵایەتیەکان تەواوی دام و دەستگاکانی حکومەدا بەپێی پێویست بەپێی خواست و ویست و بیرکردنەوەی ئازادانی خۆیان جێگە بگرن بۆ یشکەم ئەتوانین بڵێن کە ئەم شۆڕشە دەنگێک بوو لە بەرامبەر بەم نادادیانەدا و لە هەمان کادا لایەنێکی تری ئەم سەرهەڵدانانە ئەوە بوو کە دەبینین کە ڕۆژ لە ڕۆژ دەوڵەتی ئێران جۆرێک لە خەڵکی ئێران بەڕاستی ڕوبەڕووی مەسەلەن خراپیەکی باری ئابووری دەهاتنەوە و چینی سەردەستە و ژێردەستە تیادا دروست بوو جۆری چینایەتی لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا دروست بووە کۆمەڵێک بۆ خۆیان کە سەر بەدەسەڵاتن بەڕاستی خۆشە ژیان وە خەڵکە سادەکە تەنانەت زۆرینیان کە خوێندنی باڵایان تەواو دەکرد لە نەتەوە جیاوازەکانی ترووە بەتایبەت لە ئەگەر کوردەکان تەماشا بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان نیانەتوانی کە جێگەی خۆیان بگرن دیارەکە ئەگەر تەماشایەکی مێژووی ئێرانکەین زۆر شۆڕشی تر هەبووە سەرهەڵدانی تر هەبووە بەڵام هیچ کامیان نەیانتوانی وەکو ئەم شۆڕژە درێژخایەن وە بەرفراوان بن بۆچی ئەکرێت ئەمە ینی نەک ئەکرێت بەڵکو ئەمە پرسیارێک بوو بۆ تەواوی جیهانیش و ئەم شۆڕشەی کە دەستی پێکرد بە پێشەنگایەتی ژنان و بە دروشمی ژن ژیان ئازادی بوو لە ناو تەواوی ئەو دروشمانەدا بینیمان کە دروشمی ژن ژیان ئازادی بەڕاستی توانی کە ئەم دروشمە خۆی بگەینێتە تەواوی جیهان هەم لە پارچەکانی دیکەی کوردستان و هەم لە تەواوی دنیادا بۆ خۆی ئەم دروشمە بێگومان لەخۆ ئەم خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەم دروشمیان هەڵنەبژارد ئەمە ڕنگدانەوەی ئەو ژیانە واقعەیە بوو کە ئەوان تیا ئەژیان لەژێر ئەو زوڵم و ستەم و زۆرداریەدا و لە ڕێگەی ئەم دروشمەوە دەیانویست کە بەڕاستی بە ئامانجەکانیان بەوەی کە ژنێکی ئازاد وە کۆمەلگەیەکی ئازاد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا بوونات بنین بێگومان دروشمی ژن ژیان ئازادی ئەمە ئەم دروشمە دروشمی فەلسەفەی ڕێبەر ئاپۆیە کە کۆنفیدرالیزمی دیموکراتیکە و لە نێو ئەم دروشمەدا ژنان داوای ئازادی بۆ ژنان وە کۆمەلگەیەکی ئازاد و دیموکراتیک دەکەن و ئەم دروشمە وای کرد کە دەنگدانەوەیکی تەواوی لە تەواوی دنیادا هەبێت و وەکو دروشم بێگومان کاریگەریەکی زۆر دروست کرد بۆی بینیمان لە وڵاتانی دنیادا لە نێو پەرلەمانەکانەوە ژنانی چالاکوان ژنانی ڕۆژنامە نووس بۆ خۆیان کە پرچ بڕین بوو بە دروشمێکی ئەم شۆڕشە پرچی خۆیان دەبڕوە پشتیوانی خۆیان بۆ ئەم شۆڕشە دووپا دەکردەوە بۆی کە ئەم شۆڕشە لەژێر ئەم دروشمەداوەکەوەی کە ژنان پێشەنگایەتیان کرد بێگومان ئەگەر تەماشا بکەین لە هەم لە وڵاتانی دنیا هەمیش لە باشووری کوردستانەوە ئەمە پشتیوانێکی باشی هەبوو هەرچەنە بەهۆی هەندێک سیاسەتی دەوڵەتانی داگیرکرد ئەجەندای دەوڵەتانی داگیرکرد هەوڵ دراکە بەر بە هەندێک لە خۆپشاندانەکان ناڕزایەتیەکان و پشتیوانیەکان لە باشووری کوردستان بە ڕۆژهەڵاتی کوردستان بگیرێت بەڵام بێگومان ئەمە لە دڵ و ڕۆح و زیهنی هەر تاکێکی کورد
کووردا لە باشووری کورسانە ئەمە بەڕاستی بۆ خۆیان ڕنگدانەوەی هەبووە پشتیوانی ئەم شۆڕشیان کرد ئەگەرچی بە شێوازێکی مەدانیش نەیانتوانی کە بە بەردەوامی لەسەر شەقامەکان بن. بێگومان لە دەستپێکی ئەو شۆڕشەوە کە ژن پێشەنگایەتی کرد وە دایکان پێشەنگایەتیان کرد وە ژنانی چالاکوان و ڕۆژنامەنووس توانیان کە بەڕاستی ڕۆڵێکی بەرچاویان هەبێ هەم لە گەیاندنی دەنگی ژنان دەنگی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە دەرەوەی جیهان و هەمش لە بەردەوامی ئەم شۆڕشەکە وا ئێستا نزیک دەبینەوە لە ساڵێک هەر بۆیشکە دەوڵەتی ئێران بە تایبەت ژنان و ژنانی پێشەنگ ژنانی ڕۆژنامەنووس و چالاکوانی بە ئامانج دەگرت بەوەی کە بە گولەی ساچمەی بەنێو چاویانەوە دەنا بەوەی کە دەستگیری دەکردن بەوەی کە شەهیدی دەکردن بەوەی کە کاتێ دەستگیری ئەکردن بەداخۆ دەست درێژی ئەکردنە سەر یان ئەوە ئەشکەنجەی دەدان و هەتاوکو ئێستاشی بێت لەگەڵ بێت ئێمە دەبینین کە ئەو ژنانەی کە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە زیندانی کران تەنانەت ناو زیندانیەکان یان کردبوو بە شوێنێک بۆ بەڕاستی بەرخۆدان و تێکۆشان و لەوێەوە هەم بۆ خۆیان بەرخۆدانیان دەکرد لە بەرامبەر بۆ ستەمە داگیرکارەوە هەمیش لەوێوە بە ئیرادەیەکی بەرزەوە پەیامی خۆیان پەیامی ژنانیان بە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان و بە دەرەوەی زیندانەکان دەگەیان وە داوای بەردەوامی شۆڕشیان دەکرد. بێگومان ئەم شۆڕشە بۆ خۆی بە پێشەنگایەتی ژنان بوو و ژنان بە تەواوی چین و تۆژە جیاوازەکانیانەوە هەر لە ڕۆژنامەنووسان هەر لە دایکان هەر لە چالاکوانان بۆ خۆیان بەشدار بوون بۆ خۆیان پێشەنگ بوون بۆیشکە ئەو ژنانە ڕۆژنامەنووسان ئەو ژنە چالاکوانانەی کە لە ناو ئەم شۆڕشەدان بۆ خۆیان تەواوی هەوڵی خۆیان خستە گەڕوە بەڕاستی ئێمە ئەوەمان بینی کە ژنان توانیان ڕۆڵێکی زۆر باش بگەڕن لەوەی کە دەنگی ئەم شۆڕشە بە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان و بە تەواوی جیهان بگەێنن و توانیشیان کاریگەری دروست بکەن و لە نێویدا ژنانی هەم خۆپیشاندار و هەم ژنانی ڕۆژنامەنووس توانیان کە ئەو دروشمە ئەو پەیامەی ژنان کە لە دروشمە ژیان ئازادی ڕەنگی دەدایە و توانیان ئەمە بگەێنن بە تەواوی جیهان بێگومان ئەگەر تەماشا بکەین لە تەواوی پارچەکانی دیکەی کوردستانەوە پشتیوانێکی باشکرا بە تایبەت لە ڕۆژ ئاوای کوردستانەوە یعنی ئەتوانین بڵێن کە شۆڕشی ژینا شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران درێژکراوی هەمان شۆڕش بوو لە ڕۆژ ئاوای کوردستان لە باکووری کوردستانەمە دەبینین ژنانی کورد تێکۆشانێکی باش دەکەن و ڕۆژنامەنووسانی ژن چ لە باکووری کوردستان ئێمە بینیمان کە چۆن دەوڵەتی تورکیا هەوڵی بە ئامانجگرتنی دەدان و هەتاوکو ئێستاشی لەگەڵا بێ دەستگیریان دەکات و لە شۆڕشی ڕۆژئاوا وەک ژنان پێشەنگایەتیان دەکرد بە هەمان شێوە ژنانی ڕۆژنامەنووس لەلایەن دەوڵەتەوە بەڕاستی بە ئامانج دەگیران بەڵام توانیان کە ئەوان بە ئەرکی خۆیان هەستن دەنگی خۆیان بگەێنن دەنگی شۆڕشە بگەێنن بە تەواوی دنیاوە وەک چۆن ئومێ دەکەم بەڕاستی وەک چۆن ئەو شۆڕشە لە ڕۆژئاوای کوردستاندا سەرکەوت ئومێ دەکەم کە لە ڕۆژهەڵاتی کوردستان وە دڵنیاشم سەردەکەوێت ئەگەریش کاتی بێت بێگومان شۆڕش گۆڕانکاری هێندە بە ئاسانی نایەتە ئاراوە بەڵام ئەوەی کە کراوە بەڕاستی جێگای ئومێدە جێگای دڵخۆشیە بێگومانم لەوەی کە هەرچەندە بربەستەکانی دەوڵەتی ئێران لە بەرامبەر بە کۆمەلگەی ئازادی خوازی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا هەبێ وەک لە ڕابردووشە کردوێتی بەڵام دیسانەوە دەنگی گەل سەرکەوتووە بێگومان ئەرکی ژنانی ڕۆژنامەنووسە کە لە هەر شوێنێک نادادیەکە بینن بەڕوویدا دەنگ بەرز بکەنەوە و لە هەر شوێنێک هەوڵێکی ژنان دەبینن ئیرادەیەکی ژنان دەبینن بە هەمان شێوە ئەمە بگەێنن بە تەواوی دنیا و بێگومان ئەرکی ژنانی ڕۆژنامەنووس لە ئێستادا زۆر ئەکرێ بڵێن لە ڕابردوودا قورسرە ئەگەر لە ڕابردوو تەنها بەڕاستی لە بەرامبەر بەستەمی دەوڵەتدا وە شتەکان بەش بوو بێ زیاتر لێکۆڵینەوەی بوو بێ زیاتر دەرخستنی واقعەکە بێت لە ئێستادا ئەم شۆڕشە تەواوی ئەم نادادیانی بەڕاستی ڕەت کردەوە بۆیش کە ئێستا ئەرکێکی قورستر لەسەر شانی ژنانە بە تایبەت ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کە لە بەردەوامی ئەم شۆڕشەدا هەوڵی ئەوە بن کە زیاتر کار لەسەر کۆمەلگەکەن زیاتر کار لەسەر دەرخستنی ئامانجەکانی ژنان بن زیاتر کار لەسەر ئڵ سیاسەتە بکەن کە دەوڵەتی ئێران لە بەرامبەر بە ژنان و کۆمەلگەی ئازادی خواست کوردستانی ڕۆژهەڵات و ئێراندا دەیگرێتە بەر و دڵنیام لەوەی کە ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە ماوەکانی ڕابردوو بە ئێستاشەوە درێغیان نەکردەوە نایکەن و هەوڵی تەواوەدەن بۆ دەرخستنی وە سەرکەوتنی ئەو شۆڕشەوە ئێمەش لێرەوە بێگومان لە دەستپێکی شۆڕشەوە هەتاوەکو ئێستا ئێمە هەوڵمان داوە کە بەپێی پێویست بەڕاستی پشتیوانی خۆمانیان بۆ ڕابگەین و پشتیوانیمان کردن و بێگومان لە داهاتووشدا ئێمە پشتیوانی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەبین.